سڵامێکی گەرم لە بینەرانی ئازیز هیوان وایە ڕۆژێکی خۆشتان بەسەر ببێت و ئێستاش بە وزەیەکی زۆرەوە بینەری بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی ئەوەرە 24 مەی. یاری سین و زەڕف هونەرمەندانی سلێمانی و کەرکووک کۆ دەکاتەوە. شانۆکارانی ڕانیا بە نەمایشە شانۆکانیان لەسەر شەقام ژینگە دەپارێزن. ئافرەتێک دیزاین و ئەکسسوارەتەکانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە بازاڕ دەکات. یاری سین و زەڕف یاریەکی باوی کللتوری تایبەت بە شەوانی مانگی ڕەمەزانە. لە زۆرێک لە ناوچەکان ئەم یاریە دەکرێتە هۆکارێک بۆ لە یەکتر نزیک بوونەوەی زیاتری خۆیان و ناوچەکانی تر. ئەوەی جێگەی سەرنجە ئەوانەی حەزیان لەم یاریەیە چەند کاتژمێرێک لە ناو ئۆتۆمبیل دەبڕن و دەچنە ناوچەیەکی تر تاکو ئەم یاریە بکەن. ئەم جارە هونەرمەندانی کەرکووک میوانداری هونەرمەندانی سلێمانیان کردووە و یاریەکی بەهێزیان ئەنجامدا و لەگەڵ ئەوەشتا کاتێکی پڵ لە جۆش و خڕۆشیان بەسەر برد. ئێمە کۆمەڵی هونەرمەندین لە شاری سلێمانەوە هاتوین بۆ ئەم یاریە کە یاری سینوزەتی پێوتە کە یاریێکی کۆنی شاری کەرکووکە. ئێمە وەکو هونەرمەندان بەشداریمان کردووە لەگەڵ هونەرمەندانی کەرکووک کە بانگێش کران لەلایەن هونەرمەند کاک نەژادەوە. ئەم شەو لەگەڵتانە میوانین و هیوادارین بتوانین ئێمە وەکو هونەرمەندانی سلێمانی ئەم یاریە بەرینەوە لەگەڵ هونەرمەندانی کەرکووکە. ئەی ڕوونا چیم نەما لە دنیای ڕوونا ڕوونا چیم نەما لە دنیای ڕوونا هەر وەکو فتیلە نەوتمتیان نەما نەوتمتیان نەما بۆیەوە کەسم بێنازم مەکەن ئەگەر من ون بووم. ئەمە کازینۆیەکی لەیمۆنەیە لە شاری کەرکووک. سوپاسی کاک سیروان جەباریەکەین و هونەرمەندی خۆشەویست کاوڕێ بەڕێزم کاک حەسەن غەریب وەروە کاکە شەماڵ کەمال لۆمانە ئێرە ئاهەنگ بە بۆنەی سین و زەرف و شەوانی ڕەمەزانان یاریی کۆنە لە کەرکووکە سین و زەرف و یاریەکەن و ئەم عادەتێکی کۆنە یعنی ئەم سین و زەرفەوە لە مانجی ڕەمەزانە کەوا ئاکرێت هونەرمەندان بەشداریەکەن. من لێرە شەوانان دێم گۆرانی ئاڵێم دڵی ئەو بینەران و میوانانە خۆشە. ئێمە وەکو هونەرمەندانی کەرکووک لەگەڵ کاک حەسەنە توانیمان ئێرە بکەینە وەکو ماڵێکی هونەرمەندان بۆ شەوانی ڕەمەزان. بێژگە لە هونەرمەندە کوردەکان توانیمانە هونەرمەندی عەرەب و تورکمانیش لەگەڵمانە بەشدار بن لەم یارەی لە ڕەمەزان ئاکرێت. ئەگەر باسی سین و زەرف بکەین سین و زەرف 11 زەرف و 2 گوڵ و گوباعێکی تایە. یارێکی زۆر کۆنی تورکە کاتی خۆی کراوە ئەم یاریە. ئەو سینەیەتر وەک چۆنەڵی خوتەیەکی عەسکەری لەسەر ئەو سینەیە کاتی خۆی تورک کردوت. Sorma,
لە کۆنەوە یاری جۆرابێنە لە ناوچەی باڵەکایەتی وەکو نەریتێک لە نێوان بەساڵاتچوەکان و پیرەمێردەکان ئەنجام دەدرا. ئێستاش گەنجەکان درێژە بەم یاریە دەدەن لەسەر شێوازی گروپ. لە مانگی ڕەمەزانی ئەم ساڵدا یاری جۆرابێنە بە شێوازی خول ئەنجام درا کە تیایدا چەند گروپێک بەشدار بوون و تا دواشەوی ڕەمەزانیش گروپی یەکەم و دووەم دەبن بە براوەی خولی یاری جۆرابێنەی ئەم ساڵ. لەم یاریەشدا گروپەکان دادەنیشن و گوێز و مێوش دەخۆن و هەروە حەیران و گۆرانی ڕەسەنی کوردی دەڵێن و تا درەنگانی شەو کاتێکی خۆش بەسەر دەبن. ئەم شەو کە دانیشتوین لە دانیشتێکی شەوانەی چۆمان بۆ بەڕێوەبرنی خولێکی جۆرابێن کە لە دەڤەری باڵەکایەتی پێی دەگوترێت خولی جۆرابێن یان یاری جۆرابێنی کە یاریەکی فۆلکلۆریە. لە شوێنەکانی تری کوردستان ئەم یاریانە هەیە بەڵام بەناو بە شێوازی جیاواز. لە شوێنان پێی دەڵێن ئەنگلیستانێ و کلاوێنێ و ئەو بابەتانە بەس لێرانە یاریەکی جۆرابێنەیە و قەدیم لێرە ئەو یاریانە لە ساڵی 1970 کراوە بەهۆی ئەوەی ئێرانە نزیکی هەیە لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان و بۆتە هۆکارێک بۆ عیلاقەیەکی کۆمەڵایەتی و خزمایەتی دروستکردن لە نێوان کوردانی ئێرە و ڕۆژهەڵات و ئەم یاریە هۆکارێکیش بۆ لەوەی گوندەکانی ئێرە پەیوەندیەکی خزمایەتی و تەویان هەبیتن. ئەو یاریە یاری جۆلابێنە دیارە مۆرکێکی تەواو کوردەواری پێوەیە و زۆر لە مێژە لە کوردەواری ئەو گەمەیە ئەکرێ بە تایبەتی لە دەڤەری باڵەکایەتی لە ساڵانی شەستەکانەوە وەک باسەکەن ئەو گەمەیە کرایە لە ساڵانی هەفتا هەتا هەشتا بەشی زۆری لە زستانان لە هەموو ماڵەکانە کرا. ئەو دەمی زیاتر ئەو خەڵکانەی بە تەمەن بوون لە یەک کۆ ئەبوونەوە هەر شەوەی لە شوێنێک یان لە هەر شەوەی لە گوندێک کۆ ئەبوونەوە جاری وا هەبوو وەک پێشبڕچەیەک لە بینی گوندێک لە گوندێکی کە ئەکرا بە تایبەتیش کە زستانان خەڵک بێ ئیشە بوو ئەو دەمی زیاتر خویان بەو یاریانەوە گرت بوو. بەڵام لەو ساڵانی ئاخری تقریبا نتوانم بڵێم ئەو یاریە تقریبا هەندێک کەمتر بووە. بەڵام ئێستا بە هیمەتی کۆمەڵک لەو گەنجانە کە وەک باسم کرد پێشتر مۆرکێکی وای هەبوو کە زیاتر ئەوانەی کە بە تەمەن بوونەیان کرد. بەڵام ئێستا کۆمەڵک گەنج خەریکن و کۆمەڵک گەنجی باشیش دروست بووینە کە ئەو یاریە ئەکەن و گەشەیان پێدایە و وایان لێکردی ئێستا وای لێ هاتیە کە بوویتە یاریەک پێشبڕچەی لەسەرە. خۆشبەختانە دوو تیپ گەیشتینە نیهایی تیپی دەربەند و تیپی چۆمان. ئێستا یاریەکە بەڕێوە چووە تایمەک ئەمە لە پاشەوەینە ئەوان تایمەک لە پێش گەمەکە بەردەوامە و هەمیشە ئەو یاریە فۆلکلۆریانە لە ناوچەیمە بەردەوامن و هیوادارین زیاتر ئاوڕی لێ بدرێتەوە و برەوی پێ بدرێ. ئەو یاریانە یاری لە کۆنەوە کراون باو باپیرانی ما بەردەوام بووینە لەسەر و ئەمەش ئەمانەوێ بازیلی نوێ ئاشنای بکەین ئەو زۆرە یاریانە. I got
لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان لە کۆتا ڕۆژەکانی مانگی ڕەمەزان بازار و شەقامەکانی شار لە شەواندا بەڕووی خەڵکی دەکرێنەوە. شانۆکارانی ڕانیا ئەم قەڵەباڵغیەی شاریان خستۆتەوە و نمایشکردنی شانۆکانیان گواستۆتەوە بۆ سەر شەقام. نمایشێکی شانۆیی بە ناوی گرتەیەک لە سناپچات لە یەکێک لە شەقامەکانی ڕانیا پێشکەش کرا کە شانۆکاران لە ڕێگەی ئەم نمایشەوە داوایان لە بینەران کرد تاکو و ژینگە بپارێزن و هەروە ڕاستەوخۆ دوای نمایشکردنی شانۆیەکە بینەران و ئامادەبووان دەستیان کرد بە خاوینکردنەوەی شەقامەکە. شەوی ڕابردوو هێناتە دەرەوە و فرەتدایە بەردەرگا پاش ماوەکان بۆ گەریان کرد بۆنێکی کوشندەی لێ دەهات منیش گوێم پێ نەداوە دەستم دایە و خاوێنم کردەوە دەزانی بۆچی لەبەرەوەی کە هەستای لە ناو ژینگەیەکی تەندروستدا بژی. گروپێک لە شانۆکاران لە چەندین شاری کوردستان خەریکی ئەنجامدانی شانۆگەری سەرشەقامین. لێرەش لە شاری ڕانیا شانۆگەری گرتەیەک بۆ سناپچات ئامادەکراوە کە نمایش دەکرێت بۆ ئامادەبووان تا لەوێەوە ئامادەبووان و هاوڵاتیان بخرێنە بەردەم ئەو پرسیارەی کە ئاخۆ بۆچی ئێمە خزمەت بە وڵاتەکەی خۆمان ناکەین لە ڕووی ژینگەیەوە کە گەورەترین مەترسی داهاتووە. شانۆگەریەکە باز لە مەئەساتی ژیانی کرێکارێک دەکا کە بەردەوام خەریکی خزمەتکردن بە ژینگەیە و پاراستنی ژیان و تەندروستی ئێمەی هاوڵاتیانە. شوشە پیسێک کەفرەی دەدەینە سەر زەوی 1 ملیۆن ساڵی لێ تا شێت دەبێتەوە. حەفازەیە کەفرەیەک لەسەر زەوی 450 ساڵی لێ تا لەگەڵ زەویشی دەبێتەوە. کلێنسێک 2 مانگ دەبێت تاشی دەبێتەوە. هەرچێکە بەدەستمان و ئاوەکەمان خوادەوە دەبەکەمان فڕێ نەدەین. گەرەکەمان کە بە فیزێکە بە کێشا و کۆنکە زۆرەکەمان فڕێن دێن بەلایەکدا. ئەگەر پێمان ناکرێت خزمەتی شارەکەمان و وڵاتەکەمان بکەین لانی کەم با ژینگەمان بپارێتن. 5-6 ڕۆژی جیهانی ژینگە لە سەرانسەری جیهاندا ڕێکخراوەکانی ژینگە و گروپە هونەریەکان و هەروەها چالاکانی ژینگە دۆستانی ژینگە لە سەرانسەری دنیادا چالاکی زۆر هونەری ساز دەکەن بەم بۆنەیەوە بە مەبەستی هۆشیارکردنەوە و گەیاندنی پەیامی هۆشیاری بە تاکانی کۆمەڵگاکانی خۆیاندا. ئێمەش لێرەوە بە پێویستی دەزانین لە هەرێمی کوردستانیشدا ڕێکخراوەکانی ژینگە چالاکوانانی ژینگە و دۆستانی ژینگە و هەروە ڕێکخراوەکانی هونەری لە ڕێگای چالاکی هونەری چالاکی زۆرەوە هەڵمەتێکی گشتگیری هۆشیاری ڕابگەێنن بە مەبەستی هۆشیارکردنەوەی تاکانی کۆمەڵگە و پاراستنی ژینگەی کوردستان. دەمەوێت گرتەکەم دووبارە بکەمەوە بەڵام ئەم جارە دەستەکانت ماز دەکەم و کەمێگەرێک لەسەر شانت کەم دەکەمەوە. چیتە کلێسەکەم فرەنادەمە سەر زەوی تفڕۆ ناکەم گەرە فرەنادەم خێوە بشکێنە ئاژینم هەروەک گوتت خەوەن بە خۆت بەختیەوە ببینە. ئێمەش ئەمڕۆ دەگەینە سەرەتایەک خۆمان دەپارێزین و ئەکسسوارات یەکێکە لەو کەرەستانەی هەر لە دێر زەمانەوە بۆ جوانکاری ناوماڵ بەکار هاتووە. زۆر کەسیش حەزیان لەو کارەیە و لەو بوارەدا کار دەکەن و هەتا داهێنانیش دەکەن. بێجگەلەوەش دەتوانن لەو ڕێگەیەوە دەرامەتێک بۆ خۆیان پەیدا بکەن. ئافرەتێک لە شاری سلێمانی کاری دیزاینکردنی ئەکسسوارات دەکات و هەروە ئەم ئافرەتە چەند پێیجێکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ خۆی دروست کردو و لە ڕێگەیەوە دەتوانێت کەرەسەکانی خۆی بە بازار بکات. من ناز ئەکرم ماوەی 5 ساڵە لە بواری دیزایانی ناوماڵا کارەکەم. سەرەتایی دەستپێکردنم لە پێیجێکی سۆشیال میدیا دەستم پێ کرد کاتێک بە ماڵەکەی خۆم دەستم پێ کرد. ئەو کاتە بواری دیزایانی ناوماڵ ئەتوانم بڵم لە کوردستانە شتێک بوو کە
بوونی نەبوو یا زۆر کەم بوو زۆر کەم کەس گرنگی بە دیزایانی ناوماڵەیە هەستان بە دیزاینکردنی ماڵەکەی خۆم سەرەتا لە پیجێکەوە دەستم پێ کرد و ئەتوانم بڵێم سەرکەوتنێکی زۆر باشم بەدەستێنا لە ڕێ ئەو پیجەوە. لە هەرێمی کوردستانە ئەتوانین بڵین زیاتر شتەکان بە شێوەیەکی تەقلیدی ئەڕوا وەک خۆمانەزانی زیاتر ئەو ڕەنانەی کە چڵک هەڵگرن قاوەی و تۆ خوڕەنەماتەکان زاڵن بەسەر کەشوهەوای ئەتوان بڵێم هەرێمی کوردستانە ئەمەش لەوە سەرچاوی گرۆ کە کەشوهەوایەکی خۆڵاویمان هەیە. کاتێک باس لە گونجاندنی ڕەنگەکان ئەکەین بەیەکانێ وەک لای خۆمان باوە زیاتر ئەو ڕەنانە بەکارهێنرێن کە نزیکن لەیەکەوە بە پێچوانەوە لە عالەمە لە دیزایانی عالەمە بە شێوەیەکی زانستیانە ئەبێ ڕەنگەکان جیاوازیەکی تۆنێکی جیاوازیان هەبێ لەگەڵ یەکتری بۆ ئەوی جوانی ڕەنگەکان هەر شتە و بەپێی جوانی خۆی دەربکەوێت. بۆ نمونە ئەگەر باس لە ڕەنێکی تۆخ بکەین وەکەم ئینجانەیەکە باسێکەین ڕەنێکی تۆخی هەیە گونجاندنی ڕەنەکان لەگەڵیان وەک لەم گوڵەیە ئەیبینین ڕەنێکی تەواو گەشە ئەمەش وە ئەکات کە تەنسیقی لەگەڵ ئەم ڕەنایە کاتێک سێرێکەی پێی مرتاح بێ یاخود ئارامەیەک پێ ببەخشێت. لە ئێستاە کە لە وەرزی هاوینان ئەتوانین بڵێن زیاتر ئەو ڕەنە کاڵ و ساردانە گونجاوان بۆ ماڵەکان کە ئارامی بە دەرونی مرۆڤ ئەبەخشێ وەکو ڕەنە کاڵەکان وەک ڕەنی پەمەیی کاڵ شیرنی کاڵ هەروەها سەوزی کاڵ بیرمان نەچێت کوالیتی موادەکان ئەکسسوارەتەکان زۆر گرنگن و ڕەونەقی ئەکسسوارەتەکان بابەندە بە ئەو کوالیتی کە ئەو ئەکسسواراتی تیا دروست بووە. یەکێکتر لە ئامانجی کارەکەم ئەوەیە کە هێزی کاری ناوخۆی بێمە ناو پرۆژەکەمەوانە ئەویش بە ڕێنمایی ئەندازیارەکانمان بە دیزایانی تایبەت و بە شێوەیەکی هەندەسی وەکەزانی چەندین هونەرمەندی بەتوانامان هەیە لە هەرێمی کوردستانە کە ئەتوانن زۆر پرۆژکە لەسەر زۆر پرۆژەی دروستکردنی ئەتوان بڵم لەو حەو ئەکسسوارات بکەن بە کوالیتیەکی زۆر بەرز. زۆرن ئەوانەی لە پاڵ هەڵگرتنی بڕوانامەی خۆیان حەز و خولیاکانی خۆشیان پەرە پێدەدەن و دەستبەرداری نابن. لە شاری دهۆت گەنجێک کە خاوەن بڕوانامە یاسا و پەیوەندی نێودەوڵەتیەکانە بەڵام ئەو هەرگیز دەستبەرداری کارەکەی خۆی نەبووە کە لە تەمەنی 12 ساڵیەوە دەستی پێکردووە. ئەم گەنجە هاوشان لەگەڵ براکانی خۆی کاری فیتەری دەکات وهروە حەزیشی بۆ کارەکەی زیاترە لە بڕوانامەکەی. پێشکە لەوەش ئەم گەنجە بڕوای وایە کە مرۆڤ ئەگەر لە بوارێکی زانستی خاوەن بڕوانامەیەک بێت ئەوە مەرجنیە ببێتە هۆکار تاکو دەستبەرداری خەونەکانی ببێت. از اسمت نصرالدین کمال جیم 32 سالم از خزاندارم در چوی یاسای ما بش پیوندی نیو دولتی و کارمش باب خوارگردیه و نزدیکی تقریبا 18 ساله از وی کاری دا اشتیم و از یه مستمر و مؤسنه مستعدم بو شهادهش کار خوب بهیلم.
gelek aslank me hene yani çeşlay maddi ve çeş manevi ve karıma bes em her berdamiye peytgen و em خوشیه که جد بینن شولک فنیه یه مهاریه یعنی گلک ام خوشیه که جد بینن ام نه مستعدن چجارا ویشولی بیلن ام چهار برال وری بخارتن ام هر چهار برال تیکن و ام گلک الوری شورت کن ما دوسیک جهان الدف ما شورت کن اوج حسابه که هشتی برات من الگل ما کارت کن ام خر برات تیکن گلک اما اول شفتا و رمضانه بچه که گرمه و شوری گرانه شوری آگریه و نخوشه و گرم رمضانه ام شفتک حتی نیوروش حتی ایواری شفتک دی آنها که دی بردام سپیده حتی ایواری هم پیگ و کار کن گشتی رمضان دا بچه که کمت بیتن چون که هندک ایش کار دیت اینت رقم رو ویدا مثلا سر و بر مالا هندک شولت مالا بجاب عامی بداية رمضان کار بچه که کم بس دمای رمضان حولاتی قصد صناعی کم با چکرنا ساراخو با درست کردنای ضبط کردنایش برنده بچه که کار خوش بیتن و هم دی کاری دا با هنده با خدمت حولاتی خو و هر اصاب و پیشکفتن ولات خو ملت خو هیوا دەخوازم لە هەرچی خەم و خەفەتە دوور بن خواتان لەگەڵ